چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلم دا هاتووە دەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة سێ کەسێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە قسەیان لەگەڵا ناکە بە ڕەحمەت. یەکێک لەوانە فەرمی المنان الذي لا يعطي شيئا إلا منه، ئەو کەسەی منەت بەسەر خەڵکییا دەکات هیچ شتێک بە خەڵکی نابەخشێ ئیلا منەت بەسەری ئاکات. ئەگەر من وام بۆ نەکردایە ئێستا ئەوەی نەبوو، ئەزانی من چەند یارمەتیمدا چیم بۆ کرد و چیم بۆ کرد، ئەوە هەموو کردەوەکانی خۆ بەتاڵ کردەوە، ئەوەی کە بۆ ئەو پیاوە کردوتە. خوای گەورە دەفەرمێ یا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. لا تبطلوا بەتاڵی مەکەنەوە کردەوەکانتان ئیمانداران بالمن والأذى، بەمنەتکردن بەسەر خەڵکیە، بە ئێش و ئازاردانی خەڵکی کردەوەکانی خۆتان بەتاڵ مەکەنەوە. کەواتە هەر کاتێ منەت بەسەر خەڵکییا کرد کردەوەکانت بەتاڵ ئەبێتەوە. ئەگەر ئیشێکت بۆ خوا کردووە بۆ کەسێک یارمەتیت داوە فێر ئیشێکت کردووە چاکەیەکت لەگەڵیا کردووە مەیدە بە چاوێ لای خەڵکی باسی مەکە ئەو بێوەفایە. ئەگەر واتوت ئەوە ئەم ئاەتە شمولی تۆ ناکە، چونکە پیاو چاکان نەک بە زمان بە دڵیش دەڵێن، لە دڵەوە دەڵێن ئێمە سپاسی هیچ کەسێکمان ناوێ، پاداشتی هیچ کەسێکمان ناوێ، چونکە ئێمە بۆ خوا کردمانە، پاداشتمان لای خوایە. ئەگەر بۆ خوا ئەنجامی ئەدەی چاکەکەت بۆ خوا کردووە لەگەڵ ئەو ئینسانەدا منەت بەسەریا مەکە، چونکە منەتت بەسەریا کرد کردەوەکەت بەتاڵە بێت، ئەو کردەوەی کە کردو بەرامبەر ئەو ئینسانە بەخوا لە قیامەت هیچ پاداشتێک وەرناگری لەسەری، چونکە بۆ خوا نەت کردووە. ئەگەر بۆ خوایش کردبێتت منەتت کرد بەسەر کابرادا و بەتاڵت کردەوە. ئەمە سیفەتی ئینسانی باشتیە. خوا بزانن چەندێکمان بەو شێوەین، چەندێک لە ئێمە هەتا ئێستا وتمانە فڵان کەس بێوەفایە و هیچی لەبەرچاو نییە. ئەزانی من چیم بۆ کرد؟ برای بەڕێزم ئەو ئینسانی مخلیص نییە. ئەو کەسانە ئەو کەسانە کەسانێکن منەت بەسەر خەڵکیە دەکەن. ئەگەر پێمان خۆشە خوا کردەوەکانمان بەتاڵ کاتە و لە ڕۆژی قیامەتە بە چاوی ڕەحمەت تەماشامان نەکات بە ئەو قسانە بکەین. کەس بێگومان کەسمان پێمان خۆش نییە. دەی با منەت بەسەر خەڵکیان نەکەین، بە تەمای دەستخۆشی نەبین، داد پارێکە دا بە دەست فەقیرێکەوە ئەگەر نەی و دەست خۆش بێ نەڵێ بەخوا جارێتر یارمەتی نادەم، بەخوا پارەی نادەمێت چونکە نەوی دەست خۆش بێ، نەوی ماڵت ئاوا بێ. تۆ بە تەمای دەستخۆشی مەبە، پاداشتی تۆ لای خوایە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت فەرموو وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على الله. هیچ پاداشتێکمان لە ئێوە ناوێ، ئێمە پاداشتی ئێمە لای خوایە. پاداشتی ئەو سەدەقە و خێرێکە کردوتە لەگەڵ ئەو ئینسانەدا یا ئەو چاکێکە لەگەڵ ئەو ئینسانە کردوتە لە قیامەتدا خوای گەورە وەرەگریتەوە. ئیتر بۆچی داوای پاداشتە خەڵکیەکەی؟